ای خدا. ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆی دەنگی گەلەوە بە یارمەتی ئەوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا سۆزان ئەکیپا، ئیمران ئەمەکچی، چەنگێزی ڕەکلی و ئیبراهیم بیلمەز بۆ ئەوی بتوانن لەگەڵ موەکیلەکانیان لا زیندانی ئیمراڵی دیدار ئەنجام بدەن داواکاری نوێیان پێشکەش بە سەرۆکایەتی داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەراتی زیندانی ئیمراڵی کرد. پارێزەران بە هەمان مەبەست داواکاری دیدار و کۆبوونەوەیان لەگەڵ موەکیلەکانی دیکان لە ئیمراڵی عومەر خەیری کونار، حامڵی یەڵدێرم و وەیسی ئاکتا شتۆما کرد. کەسکین بایەندەر ئەندامی شاندی ئیمراڵی دەم پارتی بۆ باشووری کوردستان لە باشووری کوردستان دوای کۆبوونەوەیان لەگەڵ بافل تاڵبانی، قوبات تاڵبانی و شاناز ئیبراهیم ئەحمەد ڕایگەیان با دەست پێشخەری بەڕێز ئۆجەلان چارەسەری پرسی کورد پێش دەکەوێت. هیوای زۆر گەورەمان هەیە و وتیشی پەیامی بەڕێز ئۆجەلانمان با باشوور گەیاندووە. لەسەر ناوی شاندەکە کەسکین بایەندەر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان لەو کۆبوونەوانەدا گفتوگۆمان لەسەر دوا ڕۆژی کورد و ئاشتی ناوگەلی کورد لە تورکیا و باکووری کوردستان کردووە و هەروەها بایەندەر ئاماژەی بەوەش کرد هەموو لایەنە کوردیەکان ئەمڕۆ پشتیوانی لا پرۆسەکە دەکەن و لە ئەنجامی چاوپێکەوتنەکانمان دڵخۆشین. بایەندەر سەرنجی خستە سەر ئەوەش کە هەرچەندە لە باکووری کوردستان و تورکیا ڕێگری لە بەردەم پرۆسەکە هەیە، بەڵام هیوایەکی گەورەمان با پرۆسەکە هەیە و لە کۆتاییش داوتی لە داهاتوودا ڕاگەیاندراوێک لەسەر ئەو کۆبوونەوانە بڵاو دەکەینەوە. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا بە ڕاگەیاندراوێک ئاماری 24 کاتژمێری بەرخۆدانی شەروانان و هێرشەکانی دەوڵەتی تورکی داگیرکەر و چەتەکانی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا قەسەدە دەستنیشانی کردووە شەروانانی قەسەدا لە بەرەی دەیر حافر چالاکی کاریگەریان ئەنجام داوە و ڕایگەاندووە هێزەکانمان گورزیان لە خاڵێکی کۆبوونەوەی سەربازی چەتەکانی دەوڵەتی تورک وەشاندووە و لە ئەنجامدا دوو چەتە کوژراون و چەتەیەکی تریش بریندار بووە. هەروەها ئۆتۆمۆبیلێکی سەربازی چەتەکانیش تێکشکێنراوە و هێزەکانی قەسەدا لە دژی خاڵێکی کۆبوونەوەی چەتەکان لا گوندی ئیمامەش چالاکیان ئەنجامدا و چەتەیەک بریندار بووە. هەروەها لە بەرەی تەشرین یەکینەکانی شەید هارون لە کۆبوونەوەیەکی چەتەکانیان لە دەوروبەری گردی سیراتێلدا و لە گوندی حاجی حوسێنیش لە کۆبوونەوەکەیاندا چەتەیە کوژرا و لە هەردوو چالاکێکەدا کوشتن و برینداری بوونی لەکەوتوێتەوە. بەڵام ژمارەکەی لە ئێستادا دیار نییە. دەوڵەتی تورکی داگیرکەر و چەتەکانی بە درێژایی شەوی شەممە لەسەر یەکشەممە دەوروبەری بەنداوی تەشرینیان تۆ باران کردو و فڕۆکە جەنگیەکانی داگیرکەران شوێنی نیشتەجوێ بوونی کرێکارانیان بردومان کردووە. هەروەها فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک دەوروبەری شارۆچکەی شیوخی ڕۆژاوای کۆبانیان بۆمباران کرد و لە ئەنجامدا زیانی مادی بەرمک و ماڵی هاوڵاتیان گەیشتووە و لالایەکی تریشەوە دەوروبەری شارۆچکەی عین ئیسا و گوندەوارانی بەچەکی قورس تۆپباران کردو و مەدەنیەکیش بریندار بووە. هەروەها شەروانانی قەسەدا لە گوندەواری باکووری تەلتەمەر چالاکیان لە دژی کۆبوونەوەی چەتەکان ئەنجامدا و لە ئەنجامدا چەتەیە کوژراوە. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بڕیاریدا با پێکهێنانی لێژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی ناوچەی سەرگەڕان. نووسینگەی ڕاگەیاندنی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان لە ڕاگەیاندراوێکدا ئاشکرای کردووە. سوودانی لا نزیکەوە چاودێری ڕووداوەکانی دوێنەی ناوچەی سەرگەڕانی کردووە و فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی ڕاستپاردووە بۆ پێکهێنانی لێژنێکی لێکۆڵینەوەی باڵا لەسەر جەم لایەنەکان بۆ لێکۆڵینەوە لا وردەکاریەکانی ئەو ڕووداوە.
هەروەها سەرۆک وەزیران فەرمانی کردووە بەندناردنی بریکاری وەزارەتی داد بۆ پارێزگای کەرکووک بۆ گرتنەبەری ڕێکاری پێویست سەبارەت بەو زەویانەی کە کێشیان لەسرە. هەروەها ڕێنوێنی هەریەکە لاسوپا هێزی ناوخۆ پێشمەرگە و هەشتی شعبی و دەستگا ئەمنی و هەواڵگەریەکان دەکەن پابەندی یاسا و ڕێکارەکان بن و دان بەخۆیاندا بگرن و مامەڵەیەکی بەرپرسیانە و نیشتمانیانە بکەن و داواشی لە هەموو لایەن و هێزە سیاسەکان کردووە بەرژەوەندیە باڵا نیشتمانیەکان لە پێشینەدا ببن. عباس عراقچی وەزیری دەرەوەی ئێران سەبارەت بە فشارەکانی ئەمریکا بۆ سەرتاران با مەبەستی ئەنجامدانی دانوستاندن و ڕاگررتنی بەرهەمهێنانی یۆرانیۆم بۆ میدیاکانی وڵاتەکەی دەدوێت و ڕایگەیان هەڵویستی ئێمە ڕوونا لەژێر فشار و هەڕەشەدا دانوستان ناکەین و ئەمە پرەنسیپێکی بنەڕەتیە لە سیاسەتی دەرەوەمان. ئەوەی گرنگە لێدوانە گرنگ و چاوپێکەوتنە سرنج ڕاکێشەکانی میدیای نییە بەڵکو ئەوەیەکە بە فەرمی واژۆ دەکرێت. هەروەها عراقچی ئاماژەی بۆش کرد سیاسەتی کوشار هەرگیز لەگەڵ ئێران بەرهەمی نەبووە و سزا نێودەوڵەتەکان کاریگەری لە سەرمان نەبووە و هەروەها وتیشی ئەگەر با زمانی ڕێزگرتن قسە لەگەڵ ئێران بکرێ ئەوە وڵانی ئەرێنیمان دەبێت. بەڕێزان گشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەرشاد بوو.